چونە لای بابەتی یەکەممان هەمیشەڵێن لەوەی کە هەرێمی کوردستان و کورد ئێمە هونەرمەندی زۆر گەورە و دیارمان هەیە بەڵام بەداخەوە هەندێکیان ماڵ ئاواییان لێ کردوین بەڵام لە دوای خۆیانە کۆمەڵێک بەرهەم و کاری ناوازیان بەجێهێشتووە کە هەمیشە لەناو کۆمەڵگەی کوردی ئەمێنێتەوە لای ئێمە و لای بینەرانیش ئەمێنێتەوە نەوە لە دوایینەوە ئەم هونەرمەندانە ئەناسم بۆ هی ئەو کارە جوانانەی کە بەجێیان هێشتووە ئەمڕۆ 2 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەند هادی مەحموود ناسراو بە عەریف حەمەتاڵ تێپەڕ دەبێت و بەداخەوە لەوەی کە زۆر بە زووی جێی هێشتین لە تەمەنی 53 ساڵیدا بەڵام لە دوای خۆی ئەوەندە کاری جوانی بەجێ هێشتووە کە یەکێک لەو کارە جوانانەی کە بۆ 20 ساڵ لەمەوبەر ئەگەڕێتەوە کە ئێمە ئەو کاتە هەمومان مناڵ بووین کاتێک کە بینەری درامای گەردەلوول بووین کە ڕۆڵێکی ئەوەندە جوانیان ئەگەڕا ئەوەندە جوان چوو بۆ ناو خێزانەکانەوە دەنگی و پێکەنینەکەی و عەرەبیەکەی کە قسەی پێکرد هەمووی لە مێشمانە ماوەتەوە بە دڵنیاییەوە هەمیشە کارە جوانەکانیان ئەمێنێتەوە بە تایبەتی لەو کارێکە لە درامای گەردەلوولدا بەشداری کردووە اینجا لەگەڵەوەیە هەمومان بیرمانە کاتێک کە بینەری درامای گەردەلوول بووین عەریف حەمەتاڵ بە خۆی و کروێشکەکانیەوە هەمیشە لەوەی کە کاتێک کە ئەڕۆشتە ماڵەوە بە خۆشەویستیەوە ئەڕۆشتە بۆ ماڵەوە بۆ نێو مناڵەکانی کە بەداخەوە لە نێو دراماکەشا لەوەی کە خێزانی یەکەمی کۆچی دوایی کردبوو کە کۆمەڵێ مناڵیشی هەبوو کروێشکی زۆری هەبوو لە دراماکەیە اینجا ئەم کروێشکانە وەفاکەی باوکیان لە یاد نەکردووە لەوەی کە ئەو کاتە خۆشەویستی زۆری پێ ئەبەخشین بۆیە ئێستا لە ساڵیادی کۆچی دوایی باوکیاندا لە درامای گەردەلوول چوونەتە سەر گۆڕی و هەروەها لەوێ چەپکە گوڵی خۆیان بردووە و دووبارە کۆمەڵێک لەو کەروێشکانە کۆبوونەتەوە یەکێک لە کەروێشکەکان یەکێک لە کەروێشکەکان سەرەکەی خۆمان سەرپەرشتیاری پرۆگرامی کورسات مەگەزینە بە خۆشحاڵیەوە لەوەی کا دووبارە ئەو هاوڕەکانی کۆ کردوێتەوەوانە کە با بڵێن خوشک و براکانی کۆ کردوێتەوە و بۆی کە ئەو ڕۆژیان لە یاد نەکردو کۆمەڵێ پەیامیان هەیە بە پێکەوە بینەری بین بزانین پەیامیان چێ لەم ڕۆژەدا. هەینیشتێمان خۆ دەزانی یەکەم هەنگاو چەندە سەختە من ڕێبواری ئەو هەنگاوەم ڕێگاش بەستەڵەکە و سەختە چاوەکانم خۆشماوێ هەر بە چەشی نیشتیمانم بێهاوین و عشقیوە مانانە بەخشی ژیانم کەروێشکەکان ئاوا بە خێوتانەکەم چۆن هەیەڵم دەرسیتان خۆنی کاکە شێرەیە ڕێخوالی بەزیاکە ئەمە باوکە دیسان تەماتە خۆی شتەماتێکی لەوای نانی من خەریکی شفتەکردن بۆیەوە سێری باوکم چەند جوان شفتەمان بۆکە قەسە کشێزە قەسە بۆ خێرا ئاردم بۆ بێنە بەخێر بێنەوە یاخۆ أسمر يارم جوانا وكمان جيتا بانا أسمر أسمر شنوكا ها خواناردي يا براغم كوجي تشودا كباب كباب بياو كالك خلصت هەینیشتێمان خۆ دەزانی یەکەم هەنگاو چەندە بەداخەوە بۆ کەروێشکەکان لەوەی کە لەنێو دراماکەیە لە ئێستادا هەردوو ئەو هونەرمەندەی کە بەشدار بوون لەنێو دراماکەدا ئێستا گیانیان لە دەستداوە بەڵام بەرهەمە جوانەکانیان لە نێو هەموو بینەراندا
بۆ هەتایە ئەمێنێتەوە ئێمە هیوای تەمەندرێژی بۆ منداڵەکانی هونەرمەند هادی مەحموود ئەخوازین و هیوادارینەوەی کا تەمەندرێژی بۆ منداڵ و بۆ خێزانەکەی بەجێهێش بێت. اینجا من ئەمڕۆ هاتم بۆ کورسات یەکەم پرسیار لە سۆنیام کردوتم سۆنیا ئەمەوێ شفتە دروستکەم ئاردم بۆ ئەهێنیت ترسام لە جیاتی ئاردەکە گەچم بۆ بێنە تەروەکو نێو دراماکە پەیوەندە دەزانی ئەو ستۆریە هەر ئەو چیرۆکە هەر بەڕاستی ڕوویاوە دەرێنەر جەلی زەنگەنە ئەمەی بەو شێوەیە لە چیرۆکی ڕاستی وەرگرتووە ئەو لە جیاتی ئارد گەچیان بەکارهێناوە لە جیاتی ئاردەکە گەچامەنج مناڵەمیش ئەمڕۆ هاتم بە سۆنیام وت ئەمە شفتە دروستکەم ئاردمان بۆ ئەهێنیت پەیوەند